گرتی و برپرسن کرد دبیجن مترسیا داعش لهریم و جیهان بردوامه. کەنەدا لە هەوڵی دامرکاندنی خۆپێشاندانی شۆفێرەکانە. تەماشەچێ لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕێی بەرنامەی کورد کۆنەکشن من جان دیلان ئومیدوارم دەمیگی خۆش وەلمان بۆنە سەر. سلااو و ڕێزێ من جی ساڵح دەمیجەر فەرموو ئەمژێ ئەمریکای دەست پێ بکەن. هەمان ڕۆژا کێمکردنا کارمەندên باڵیۆزخانەیە ئەمریکی لە ئوکرانیادا کۆشکا سپی فەرماندا کو هێزên ئەمریکیên راهێنانê li Ukraynayê dikin derkevin di demekêda ku herî kêm 100,000 serbazên Rûsî li dora wî welatî hatine bilavkirin û Washington dibêje derbasbûna Rûsya bo Ukraynayê dikare her demekê bibe. هێزەکانی رووسیا و بێلاڕووسیا ڕاهێنانێکی سەربازیان لە بێلاڕووسیا ئەنجامدا. گردبوونەوەی 100,000 سەربازی رووسیا نزیک لە سنووری ئۆکرانیا مەترسی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە دروست کردووە. هەرچەندە رووسیا دەڵێت پلانێکی لەو جۆرەی نییە بەرپرسانی ئەمریکا گومانیان لەم قسەیە هەیە. ئەو جۆرەی کە هێزەکانیان کۆکردوتەوە و شتەکانیان جۆڵاندووە ڕوودانی جۆرێک لە کردداری سەربازی بەم زوانە کردوتە ئەگەرێکی بەهێز. ئێمە ئامادەین بۆ کارکردن لە ڕێگەی دیپلۆماسیەوە، بەڵام ئامادەشین لەگەڵ هاوپەیمانەکانماندا وەڵامێکی یەکگرتو و کاریگەرمان هەبێت ئەگەر بێتۆ رووسیا ئەو کارە بکات. ڕۆژی شەممە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بە تەلەفۆن قسەیان کرد. کۆشکی سپی لە تویتێکدا بەڵێنی سەپاندنی باجێکی قورس و خێرای دژی رووسیادا ئەگەر بێت و ئۆکرانیا داگیر بکات. بەڵام ئەو پەیوەندیە تەلەفۆنیەی بایدن وا دەرناکەوێت گرژیەکانی کەم کرد بێتەوە. ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا هێشتا نیگەرانن. ئەمە دوایین سەرۆکێک نییە کە ئەمریکا دەبێت ئەگەر رووسیا ئۆکراینا داگیر بکات پەیوەندیەکانی نێوان رووسیا و ئەمریکا بۆ دان ساڵ تێک دەشێت و هەموو سەرۆکێک سنووردار دەکات کە چۆن کار لەگەڵ رووسیادا بکات. هیوادارم پوتین لەوە تێبگات. لە کاتێکدا کرێملن دەڵێت پلانی داگیرکردنی ئۆکرانیای نیە، وەزارەتی بەرگری رووسیا ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە نیشانیەدا 30 کەشتی سەربازی رووسیا بۆ مەشەقکردن باوەکانی ناوچەکەدا بڵاویان پێکراوە. گەشتێکی کورت لە دەریای ئازۆفەوە دەتگەێنن دە سنووری ئۆکرانیا کە کەمێک سەربازی ئۆکرانی دەبینرێن.
پێیشەوەیەک ئەم هێزە بچووکە هاوسەنگ نییە بۆ هێزی زەبەلاحی دەریای رووسیا. ئۆکرانیا ساڵی 2014 بەشێکی زۆری هێزی دەریایی لەدەستدا کاتێک رووسیا بە نایاسایی نیمچە دوورگەی کرایمیایی لکاند بە وڵاتەکەیەوە. ئەمریکا دەڵێت کارمەندانی باڵێۆزخانەکەی لە کیێوی پایتەختی ئۆکرانیا کشاندوتەوە و خۆشداری بە ئەمریکیەکان داوە وڵاتەکە جێبهێڵن. کۆشکی سپی تەنانەت ئەو هێزانەشی کشاندوتەوە کە مەشقیان بە هێزەکانی ئۆکرانیا دەکرد و بردوونی بۆ شوێنی دیکە لە ئەوروپا. بۆ ئارەش عەرەبەسادی لە دەنگی ئەمریکا نام عەبدوڵڵا. چێتربازانی تیپی هێشتا و دوای فۆرد پراگی ئەمریکا هەر لە دوێنیەوە چاوەڕوانی ناردنیانن بۆ ئەوروپا. چێتربازەکان کە نزیکەی 5,000 هێزی پیادەن وەزارەتی بەرگری ڕەوانەی پۆڵۆنیانیان دەکەن بەهۆی پەرەسەندنی ژمارە هێزەکانی ڕووسیا نزیک بە سنووری ئۆکرانیا. رووسیا لە ڕۆژی سێشەمەوتی هەندێک لە هێزەکانی نزیک بە سنووری ئۆکرانیا بۆ بنکەکانیان دەکێشێتەوە کە ئەمە دەبێتە یەکەم هەنگاوی سەرەکی بۆ هێوەرکردنەوەی گرژیەکان. ئەم هەنگاوان لە نیوان هەوڵێکی دیبلۆماسی چڕدا دێت بۆ لادانی هێرشەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا. شانی ئاماژە پێکردنە ئەم تەنگەژە هەرە بەدترینە لە نیوان رووسیا و ڕۆژاوا هەر لە دەمی کۆتایی جەنگی ساردەوە. وەکە ئەندامەکە ناتویێ تورکیە بە بەردەوامی پشتگیریە سەرخوابوون و سەرواریە ئاخای ئوکرانایە کریە و ji bo wê çekên pêşketê jî dabîn kirine. Lê li aliyekî din ew hewl dide pêwendiyên xwe yên li gel Rûsyayê wan jî biparêze û nekeve rûbirûbûneke rasterast li dijî wê. Gelo wê Tirkiye çiriye hilbijêre eger hatû Rûsyayê Ukraynayê dagîr kir. Ji bo şîrovekirina vê mijarê niha nivîskar Hoşeng Osê bi riya Skype ji Belçîka bi me re ye. Dem baş mamoste Hoşeng eger hatû ev qeyran kûrtir bû, tu dibêjî wê Enqere çawa nêzîkî wê bibe? Slavurez ji bo te û ji bo temaşevana li gorî nerîna me têkiliya Amerîka û dewleta te niha di rewşekî ne yanî ne asayî de ye eger ne awarte bi ne asayî jî nê wê naberê de ye bi ew yekîtiya Ewropa jî bi vîrengî lê têkilî bi Rûsya re ne ew têkiliyên stratejî ne heta dawî. Têkiliyên dewleta Tirk bi Rûsya re hinek problem hinek kêşe ji bo Ewropa û ji Rojava û NATOyê re çêkirin bi taybet ew problema mûşekên S-400 ew ji aliyekî lê divê ev problema hanê digel Ukrayna di tekî cida ye. Li gorî nerîna me wê dewleta Tirk wilo yekcarî xwedûrî Rojava neke yanî gê problemekî çê bibe wê digel helwesta Rojava be. Helwesta Rojava jî wê ji çarçoveya tundî û rexnekirinê dernekeve. Yani ana sibe eger Rûs derbasî hindirê Ukrayna bûn û dagir kirin û xistin bin destê xwe dibe ku hin embargo werin kirin hin yanî hin helwestên şermezarkirinê lê duwarê eskerî de eger hatû NATO yan jî Rojava yan jî Amerîka derbasî meseleyê Amerîkayek alî nikare derbasî meselê bibe eger me got gorî pirsa baş e mamoste bibûre zaxeftana te dibirim lê dema em dibêjin dabînkirina Tirkiye hin çekên pêşketiyên leşkerî bo Ukraynayê ew wê wextê wê renga Rûs tore bibin û renga Rûs dizanî yanî Putin dikare hindek tişt divê derbarê de bike em dizanin jî pêwendiyên Rûsan û Tirkan ne tenê em bibêjin ew kirîna sîstema S-400 de belê pêwendiyên bazirganî hene mesela gazê navêna wan heye vê meselê baş dizanî wê demê wê helwesta Rûs li beramber Tirkiye çi be? Li gorî nerînê me ew çekên ku Tirka dane Ukrayna ti tewazûna eskerî balansa eskerî naşkîn yanî ti wê bandorekî wilo nehênî û stratejî li hêza eskerî de Ukrayna wê nekir yanî wê nehêle berevaniya Ukrayna li hemberî êrişekî Rûs eger hatû sibe çêbû wê ew berevaniya hane ew hêza stratejî xurt wê nedeye lewma Rûs niha li daxuyaniyê wan binerma daxuyaniyê Rûs li hemberî Tirkiye jî neha xwase wilo bi tund û bi sertî û êrişên wilo berbiçav û gefxwarinên berbiçav çi neye di hin xala de digêjin hevdû li Sûriye
دهن البيمان نافن بيمان هذا لدبر يدن لأوروبا نافن بيمان أصبح دولة ترك وبحث دولة روس دكم لتجي زانه هركز زانه جيروكيشي تكليه دولة عثماني بروسار خراب ونافا شركي دبون دولة عثماني جي تيك شو الشرع جهالي كمين شرع جهاني دور مين جي أو تكليه ناقص خوشبون تكليه دولة ترك نفس سوفيت عباري ربون بأمريكا بناتو ربون لدولة ترك جي بشكل فهم كريه كو هلوستا روجافا هلوستا ناتو ونجي جوي أصلا لشكري اگر جهاش أصلا لشكري دولة تركوي شغل لغوري بريانا ناتو لغوري پیمانا ناتو و اوجي بشوي كي شويان درباسي بجاري درباسون اوجي و سمبوليك و باندورا ولو استراتيجي ل دوي سيناريو كنت بحث ويد كده دباكو تركيا سيناريو يا درباسون امريكا بو عراقي دما كنا هيش او ام بيجن بنجها سربازيه انجر لك بكار بينا جبو درباسبونا عراقي يعني تشتكي وها رنجة تركيا دكاره بدا برشافي خو حتى السر اصلا سياسي جي يعني وها هل وستك بدا كود نافري دا بين الفي اليبه ونالفي اليبه ناوي ندوي نافري جي دا والالي روجافا وامريكا دا لناولو دستري جوفندي دا ونستري ارتش دا نستري ايريش دا دوله تاتك خنا خو يواري هاني وتشتكي ولو وكي هما جبو قلي وغازن نمينن لغوري پیمانا ناتو اتر بگره اگر ناتو بشوه کی لشکری در باسو مجبور دمینه دولت تاترک مجبور دمینه لغوري پیمانا ناتو انجر لك ورب كارانين دما انجر لك ورب كارانين دما مسألة بو عسكري وشاغي آستا ركبري ونعكوكين دنا برا دولت ترك ودولت روسيا دي بچكي ولو برب قطع صور بده چه برب گرماهي ودمي ما مست هوشنگ هفريزيا كروس وتركان لسوريا دكن و چارانوسا خوشبه و روشا آلی باکور حلب آلی ادلب چاوا با اگر روش بوها تک بچه دما گو میدان شر فرح دبه يعني بوقت شوي كي شوي شر صار طالع شي بينجي وشستي وحتي اللي بكور امريكي وترك بيجيشن هذا وين اكو كي هذا البروبلم هذا وين كي شهبه لي روسي نبتني يدبي المرة لبالانسا جهاليجي بنرنها راسته قال لك كار هنا از دعوه لي بريد كما ما مستا هوشنگ ام دگن داویا في فيفينه نفيسكار هوشنگوسي تجبل تشيكا مروي قال لك سباس دادگاه فدرالیه عراق ایرو سهشنبه بریار دا کو یاسای نفت و غازه یا حکومت هریما کردستان ندستوریه لگور اجانس نوچین یا عراق INA پیامنر اجانس گوت دادگاه فدرالی بریار دا کو حکومت هریم نچار بکه نفته رادستی حکومت فدرالی بکه دادگاه فدرالی دمکی بری ایرو دستنیشان کرد کو لگور دا ببرندوزا هنارتنا نفتا هریما کردستان لدروی اریکرنا حکومت دبیه. سەرۆکی دژە تیرۆری نەتەوەی گرتوەکان بە ئەنجومەنی ئاسایشی ڕاگەیان گروپی دەوڵەتی ئیسلامی کە بەداعش ناسراوە بەردەوامە لە هەڕەشەکردن بۆ سەر ئاسایشی نێونەتەوەیی هاوکات سەرۆکی هاوپەیمانی هێزە کوردیەکانی سووریایی هاوپەیمانی ئەمریکا دەڵێت گروپی دەوڵەتی ئیسلامی هەڕەشەیەکی گەورەن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا سەرڕای کوشتنی سەرکردەکەی هاوکارمان بەڵێن ساڵح ئەم راپۆرتەی ئامادە کردووە. هەڕەشە و مەترسیەکانی داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر بۆ سەر ئاشکی و ئاسایش و سەقامگیری ناوچەکانی جیان درێژەیان هەیە و ئەگەرچی ڕۆژانە دەیان تێرۆریست دەکوژرێنیان دەستگیر دەکرێن بەڵام هێشتاش جم و جۆڵیان هەر بەردەوامە. دقەکانی سەر بە داعش لە دەرەوەی سووریا و عێراقشدا بەردەوام لە پەرسەندێکی فراواندان و ئەمەش جێی نیگەرانێکی زۆرە. توانیویشیانە تا ئەندازەیەک چەکی باو و چەکی تریش بڵاو بکەنەوە بە تایبەتیش لەو ناوچانەی بێسەروبەریان پێوە دیارە.
ڕێکخراوە تێرۆریستیەکان وەک پسپۆڕان ئاماژەی پێدەکەن هەموو دەرفەتە نەخوازراوەکانیش دەقۆزنەوە تا درێژە بە کارنامە خوێناویەکانی خۆیان بدەن لە جیهاندا. لە 2 ساڵی ڕابردوودا هەڕەشە و مەترسیەکانی تیرۆریزم لەگەڵ سەختیەکانی تریۆکوپەتای کۆڕۆنادا یەکیان دەگرتەوە. داعش و ڕێکخراوە تیرۆریستیەکانی دیکەش لە هەوڵی دۆزینەوەی ئەو کەلێرانەدا بوون کە لە ئاکامی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و پشێوی سیاسی و ڕەوشی خراپی ئابوووریەوە هاتبوون ئاراوە. ڕێکخراوێکی تێرۆریستی وەک داعش لە سووریا و عێراقدا دەوڵەتی خلافەتی دامەزران هەرچەندە ئەو خلافەتە ڕوخێندرا، بەڵام وەک سەرکردەکانی شەڕی دژی داعش ئاماژەی پێدەکەن فاکتەر هەن بۆ جموجۆڵەکانی ئێستای ئەو ڕێکخراوە تێرۆریستیە. فاكتور هنا يعني عوامل هنا كنت دليل داعش دوام بك وحرتم خطر به أنها إيه كم يعني بسكريكي داعش تمويل في رسمان نينا يعني داعش برد بينه شحال دربين خور دكي بي أو دكي دوام داعش بسكريكي خوكو إنسان قام بي إنسان برورده بك تجنيد بك وبرورده بك أو جنينه جي خو هنا جي كو إنسان برورده بك جنا بس يمي جي هين حاضنك خوي شعبي حاضنك خو هي حاضنك خوي شعبي وكي قامبي هولي جديتر حمدري هنا وفكري داعش هي هنا داعش وكي فكر وكي ايديولوژي هنا خورته ويكو دباريزين هي هاوپەیمانەتی نێونەتەوەیی بە سەرکردایەتی ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ لەناوبردنی داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر لە پێناو پاراستنی ئاسایشی ناوچەکانی جیهاندا. ئەندامانی لەشکرەکەمان بڕبڕی پشتی ئەم گەلەمان و هەموو کاتێکی ژامادەن بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکان تا وڵاتەکەمان و گەلی ئەمریکا پارێزراو بن، هەروەها هاوپەیمانەکانیشمان. بە پێی ڕای زۆرێک لە شیکەرەوە شەڕی دژی تێرۆریزم شەڕێکی درێژخایەنە زۆر زیاتر لەوەی چاوەڕوان دەکرێت، بەڵام جەختیش دەکرێتەوە لەوەی هەرتەنها بەکارهێنانی هێزی سەربازی بەز نییە بۆ لەناوبردنی تێرۆریزم و پێویستی بەوەشە لەسەر بنەمایەکی بابەتیانە کۆتایی بهێنرێت بەو هۆکارانەی دەبنەمایی دروستبوونی تێرۆریزم، لەوانە بەرەنگاربوونەوەیکی سیڤیلیانەی ئایدۆلۆژیای ڕق و چینە، ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە کۆمەڵگەکاندا و ڕێگەگرتنیش لە گەندەڵیەکان بە هەموو شێوازەکانیەوە. سەرۆکوەزیری کەنەدا جاستین ترودۆ گوت وی دەسەڵاتên دەنگاڤیان چالاک kirine ji bo rawestandina xwepêşandanên şofêrên kamyonan ku otawa pûç kiriye û xalên sîronî girtine li dijî bend û pîvanên welêt yên COVID-19. Şofêrên kamyonan û xwepêşanderên din duh dişemê bi çalakiya دەسەڵاتدارên tengaviyan bihêst lê ew li cihên xwepêşandanê man. Trudeau bi karanîna leşkeran dûrxist û roja dişemê got ku pîvanên tengaviyan demkîne û tenê li hin cihên destnîşankirîne ji bo bersivdana gefên ku ew dixwazin ji nav bibin. Tê zanîn ev bû 2 heftene bi sedan hincaran bi hezaran xwepêşander bi kamyon û otomobîlên din cadeyên Ottawaya paytext girtine li dijî pîvanên koronayê ku ew hikûmeta لیبرالیە ترودۆ تێدا شەرمەزار dikin. گروپی تاڵەبانەکان هەر لەو کاتەی 6 مانگ لەمەوە پێش دەستیان بە سەر ئەفغانستاندا کرد، وڵاتەکە ڕانجومێنێتیەکی زۆر دەکێشێت لە هەژاریەکی زۆر و برسەتی. لەم چاپێکەوتنەدا لەگەڵ سیروان کاجۆ ئایشە تەنزیم بەڕێوەبەری بەشی باشوور و ئاسیای ناوەڕاستی دەنگی ئەمریکا کە ئێستاکە لە ئەفغانستاندایە باس لە بارودۆخی ئەو وڵاتە دەکات. Hello everyone, my name is Sirwan Kejo from VOA's Kurdish service. سلاف گەلی بینەران ئە سیروان قوچۆمە ji بەشێ کوردیە دەنگê ئەمریکا. بەری 6 مەهان تالیبان دەستێ خۆدانی سەر حکوومەتە ئەفغانستانê. ji bo em bêtir ser wêyekê baxivin ka çi di nav 6 mehan de çêbûye, niha rêvebera beşê başûr û navarasta Asya li dengê Amerîka Ayşa Tanzîm ji Efganistanê bimereye. Ayşa gelek spas te wexta xwe dame. Di rojên pêşî yên kontrolkirina Efganistanê de ji aliyê Taliban ve lê Kabul û bajarên din bû. Niha tu dîsa jî li wirî gelo çi guhertinan tu li ser erdê dibîne li Efganistan di nav 6 mehên borî de? gelek spas û ezkirin mêvana xwe. Dema Taliban di 15 tabexa sala 2021 de Efganistan kontrol kir, di destpêkê de şûkek mezin hebû. Xelek xembar bûn. Kesê nezanî dê Taliban çi bike. Kesê nezanî ew ê çawan seredariyê digel jinan bike. Kesê nezanî ew ê çawan seredariyê digel rikaberên xwe bike, bi taybet artêşên Efganî û hêzên ewlekariyê.
دست پی که داخل گلک بترس بون. هر کس خود مالا خوب وفت شارد. کس ندرد کد. بیرامنتیت رو جایی که پشتی کنترل کرنا طالبانه گولان همی والا بون. نه پشتی 6 حیوان گولان نما ایدید والانه. اصل کابل بوم لمیدان آوردک بوم. اونها لهیرات ما. گولان ند والانه لیوجدا دیار دکن. بریشش حیوان گلک جن سر گولانان هاتن دیدن. دما دو چه اوفیسان جنام خیرهات ناتد گر. دما تو چه خارنگه هک کافتریا تا گلک جن دیدن. نه تو هنگ جنان دبینی لی گلک کم برام بره. دما تو چی اوفیسان جی به تایبت اوفیسن حکومته وکی وقت چی وزارت در و من یک جن لویره ندید. براستی من بالا خدای کو خود از آواجنان جی لویره کار ندگر. جبرگو جن لوی وزارت کار ناکن. لوی دما کو هنگ جن لکولان و بازار افغانستان تین دیدن. گلک کم برام بره. گلک جن کارن کار بکن به تایبت پرانیا وزارت حکومت حتی اوفیسن تایبت جی تو دبینی کو گلک جنان جلن خو گهارتینه جلن وان پتر بویا پارس خواست دما دگری نشتوان و دکانداران داخفم او دبیجن تاوی کو روش آبوری خراب بویا لفرودنا جلن اسلامی ین جنان زیده بویا ما بستامن فرودنا عبا برقایه اوه یک گهارتنه که گهارتن آدن اوه کو دبستان خواندن ناوین جی هن نوه بوینه تاوی کو طالبان سوزدای کو واند مها آدار داوه بکه. لیوه بوشه شیف کو جپازای طباخ وره او گردینه. کرد کارن بچند دبستان نافین. لیکچ حتا نهان کارن. دوی لحیویه بمینن گلو ده طالبان سوزا خاپک بینه آنه. Yeah, this is what I actually wanted to talk about, the situation of women now. بله من دخواست براستی سروی که باخفم روشا جنان ویگاوی. بری کو طالبان افغانستان کنترل بکه گلک جنان لسرانسری ولایت خمباریا خوا درباره گوهرتنا شوازا جیانا وان در برین دکر. توی که دبینی گلو وکی میناک طالبان چالکوان جن رواندیه گلو روشا وان چیه و جن بگشتی به چه هست دکن لوی دما کو طالبان ده صلاة دیه. Now that the Taliban is in charge. So you see the women. دورنگین جنان هنکو دگلوان دا آخفم. جنین خواندی به تایبت اوین دما کو حکومت بره دا کار دکر. چه لگل حکومت آنجید چون از آنیگهان یا کلیجان یا جیل کرده تایبت دا کار دگرن. او جن درباره پاشا روژا خوب پرخمبارن. چه کس اخیش کن وانجید تمن دبستان و ناوین دا هنه پرخمبارن. جنین کابانین مالانجی هنه. به تایبت او خدا نیرینین پارس خازن. او نگلک خمبارن کو طالبان هات یا سردست حالاته. لی همو جنین کو بره دا کار دگرن. درباره پاشا روژا خود خمبارن چونکه او دبینن کو گلک جوان ایدینه کارن وگر نوه کار از دیگل ماموسته که دا خفتم براستی او دگریا جبر کراو شعبوری پر خرابه و پرانیا وان جنان بتنه مالباتا خو خدی دیگن ویجا چونکه او ایدینه کارن کار بکن اف یکتوی واتای کراو شعبوری مالاوان خرابه مهمیا چیروک بهسینه درباره و خلک کوک چن خو فروتینه فروتونک جان لافغانستان اوه کو کسک ده پاراده تته دا کوکچاتا بچیک پشتی کو مازند بید دگلوی کسی شی بکد. هندک راپور جی در کتینه درباره او کسین گوگل چیسکن خود فروشن. خرابون روش آبوری گشتیاوه قناغه گرک خستنین آلیکارین جیهانی دبیجن کو به میلیونان افغانین برچی هنه. آستاکین بونا خوارن جی نوازارو کاندا زیده بویه. دشته کو هر کس لکولانان بحثاوه دیگه اگر او دیگل طالبان بنیانشی لده جیوه بن همو بحثا زحمتین آبوری دیگن. Right, which is according to the UN. لگور نتوین یک بویی افغانستان لگل خرابترین کریزا مروواهی لجیهان روبرویه. دورا 23 میلیون کس آنکو نیوی خلک افغانستانی برچینه. دورا 9 میلیون جوان لجیر مترسیا مرناج برچیتینه. گلو تو نشانین ویه که لسر کولان افغانستان دبینی؟ Hunger or starvation. I mean, you don't see it. تو ویه که راسترا سرکولانا نابینی. لیدما تو دگل خلکیت آخوی تو هست بید گی. وکی میناک از دگل کرکه که بچیک دا خفتم کو گلیج دا هف. من جه پرسی تبر گلیج دا هف و جو خارا اف گلیش افرود. چواتش هاتینا گوهارتن. اوی گود کداما بر گلیج دا هف پتر پاره درد خستن. چونگی گلک قوتیم و خارند ناف گلیشی دا هبون. و گلک تشتندی هبون کوی کاری بوان بفروشه. لینها خلک نما و خارنان ودخون. لافغانستان خلکی پرج و خارنین انرژی حز دکر. لینها او نما وان ودخون. اوه نشانه بچیکن کو خلک نما وکی بر پاره آن خرج دکه. دما تو دگل دکانداران دا آخوی او دبیجن کو آستا فرودنه پر هاتیا خاره.
دکاندارێکی گوتەمن کو کارەویە بەرێ پشگیریya malbatawî dikir lê niha karewî nikare pareyê xwarinê jî derêxe ji ber hindê ew pareyan qeriz dike. Wê çîrokê hergav ji xelkî dibihîzim, xelkê ku berê karê wan baş bû ji bo pêşgiriya malbatên wan, lê niha karê wan parê ku têra malbata wan bike qazanc nakin û divêt ew paran qeriz bikin. û gelek xelek jî pareyên xwe didin ser hev ji ber ku ew dixwazin ji Efxanistanê derkevin û hewl didin ku bi şêweyekî bigihne Ewropa yan Amerîka. Ew ên ku kêmtir pareyên wan hene hewl didin ku biçin welatên cîran wekî Pakistanê û Îranê. Xelek bi rastî derbarê rewşa aborî xembar in. etc. Ev Ayşa Tanzîm bû rêvebera beşê başûr û navarasta Asya li dengê Amerîkayê. Ew ji bajarê Hîrat li Efxanistanê bimara bû. Gelek spas ji bo dema te Ayşa. Gelek spas. Her li dor Efxanistanê meha çile neteweyên yekgirtî dest bi banka herî mezin ya piştgiriya darayî ya 4.5 milyar dolar ji bo Efxanistanê dest pê kir. Ji dema kontrolkirina Efxanistanê ji aliyê Talîbanê ve 6 mehan berê rawestana alîkariyên navnetewî û cezayan bandoreke wêrankir daye ser aborî û jiyana welatiyan. Raporta Ayşe Tanzîm befra û norî pêşkêş dike. فەریبە ئیستا تەنیا دەتوانێت کاری سووکی ناوماڵ بکە. ئەو 2 ساڵ لەمەوبەر گورچی لەی خۆی فرۆشتووە و لەو کاتەوە تەندروستیەکەی جێگیر نییە. بۆ خێزانە هەژارەکەی فەریبە 6 مانگی ڕابردوو ئازارێکی زۆری لەگەڵدا بووە. مردەکەم بۆ ماوەی 4 یا 5 مانە بێ ئیشە. ئێمە 7 کەسین و مناڵی بچووکمان هەیە و ناتوانین خۆراکی بدەینێ. هیچ شتێکمان نییە بۆ خواردن. ئێمە هیچ شتێکمان نییە بیسووتێنین و خۆمانی پێگەرم بکەینەوە. منداڵەکانم نەخۆشن. پێشەوەی تالیبان دەست بەسەر ئەفغانستاندا بگرێ مێردەکەی وەک کرێکارێکی ڕۆژانە کاری دەکرد و لە ڕۆژێکدا کەمتر لە 3 دلاری بەدەست دەهێنا بەڵام لەو کاتەوە هیچ کار و داهاتێکیان نییە. فەریبا نزیکەی 2000 دلاری بۆ گورچیلەکەی وەرگرتووە بەڵام پارەکەی دراوە بە قەرزی خێزانەکەی. لە گەڕەکەکەی ئەودا پێدەچێ ئەمە کارێکی ئاسایی بێ. هەموو ئەم پیاوانە و زۆرێک لەو ژنانەی کە نەیانویست لە کامێرادا دەربکەون گورچیلەکانیان فرۆشتووە. پیاوێک بە دەنگی ئەمریکای گوتە هەر 5 براکەی ئەم کارەی کردووە. ئەڵا نەزەری لە کەمپێکدا کە چەند کیلومترێک لێرەوە دوورە 3 مانگ پێشستا ناچار بوو گورچی لەی خۆی بفرۆشێ. دوای گۆڕانی حکوومەت هەموو شتێک زۆر گران بوو. ئێمە دەمانویست وڵات بەجێ بهێڵین بەڵام نەمانتوانی بۆیە من ناچار بووم گورچی لەی خۆم بفرۆشم. ئەو پێشتر کێڵگەواژەڵی هەبووە بەڵام هەموو شتێکی لە کاتی جەنگدا لەدەست چووە. ئەو یەکێکە لەو 9 میلیۆن ئەفغانیەی کە لە ماڵ و حاڵی خۆیان ئاوارە بوون. تەنانەت پێشەوەی تالیبان دەست بەسەر ئەفغانستاندا بگرێ ئێرە وڵاتێکی هەژار بووە کە بە قورسی پشتی بە هاوکاریە دەرەکیەکان بەستە بوو. لە دەستانی یارمەتیەکان لەگەڵ ئەو ناسەقامگیریەی کە بووە بەهۆی لە دەستانی کار و بازرگانی دۆخەکەی لە 6 مانگی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو خراپتر کردووە. بە گوێرەی نەتەوە یەکگرتوەکان نیوەی دانیشتوانی ئەفغانستان و ڕوبەڕووی برسیەتێکی زۆر بوونەتەوە و خەڵک ناچارن بۆ دابینکردنی خواردن ڕوو لە خراپترین کارەکان بکەن. زەینۆڵاژ نزیکەی مانگونیوێک لەمە پێش گورچی لەی خۆی فرۆشتووە. من قەرزم لە خەڵک کردووە چونکە بۆ دابینکردنی خواردنی خێزانەکەم پێویستیم بە پارە بووە. تەنانەت براکەم وازی لەوە هێنا پارەم بداتێ چونکە هەموو کەسێک پێویستی خۆی هەیە. خێزانەکە پێویستی بە خواردنە و یەک فەردەگەلمیش ئێستا 20 دلارە. نەمتوانی خواردنی خێزانەکەم دابین بکەم و لەبەرەوەی منداڵەکانە برسی بوون جەستەی خۆمم قوربانی کرد. لە ماڵی فەریبا بەڵام شتەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بوون دەڕوا. خێزانەکەی تەنیا برنجی سادەیان هەیە بۆ نانی ئێوارە و بەیانیش. لە نەبوونی یارمەتیەکاندا ئەو ئیستابیل لە فرۆشتنی یەکێک لە سێکچەکەی دەکاتەوە کە منداڵترینیانە. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. دبن تاوا روجك جشا نيكاراغواي دا و تفي مترسيا فيروسا كوروناي سماوندك بكم هاتل دارخستنو 400 بوكو زاوا روجا دشمه تفليفي مراسم زواج بكم بون كو راديو كا خوجهي افبو 19 سالن روجا 14 شباط اورغانيزه دكه بوكو زاوا لگل مالباتن خواه لقراغا گولا مناغوا کومبون دا کوب اوای کی فرمی بزوجن لگور ریوبرین دزگاه بناوی نویوا رادیویا جه سالا 2003 ده 10,000 بوک و زاوه روجا والنتاین ده به سماوندین بکوم زوجینه.
بله بینر هجا کرد کنشن ایرو لور به داوی هات تا جارک دن سلاوین خالد فتاح و فراد فلاحی جی کنترلی و ینجانی دیلان و من صالح دمی جرج بو هرشاد و بختور بمینه خوش